بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم خۆشەویستانم ئێمە لە کتێبی نایابی ئەلئەذکاری ئیمامی نەوەویە هەندێک لە عومر و ژیانمان بەسەر ئەبێن کە ئەم کتێبە پیرۆزە ئیمامی نەوەوی کۆمەڵە کتێبی نووسیوە هەموویان قبوڵیان لە ئومەت وەرگرتووە کەس نییە لە خزمەتی ئەربعین نەوەویە نەبوو بێ لە سەرەتای ژیانیە لە خزمەتی ڕیاض الصالحینە نەبوو بێ بەشێک لە ژیانی ماوەسانی ئاینی هەمووی محتاجی ئەو کتێبە بوون و ڕۆژێک لە ڕۆژان خوتبەیان لەسەرداوە کەس نییە لە وڵاتی خۆمانە منهاجی ئیمامی نەوەوی بە دەرز نەخوێن بێ لە ماوەسانی ئاینی و سوودی لێ وەرنەگرت بێ کەسێکمان نییە دەستی بردبێ بۆ شەرحی صحیحی مسلم یا دەستی بردبێ بۆ صحیح مسلم و محتاجی شەرحەکەی ئیمامی نەوەوی نەبوو بێ کە بۆی ڕوونکاتەوە کەمێکمان هەیە کە سوودی وەرنەگرت بێ لە ڕەوضەت الطالبین و لە مەجموعی ئیمامی نەوەوی کە 37 مجلد و زۆرێک لە کتێبەکانی تری یەکێک لە کتێبە زۆر نایابەکانی بریتیە لە التبیان في آداب حملة القرآن یەکێکتر بریتیە لە الأذكار کە ئیمامی نەوەوی ئەم کتێبەی نووسیوە قبوڵێکی زۆر گەورەی لە ئومەت وەرگرتووە زانایانی کۆن زۆر کەسی گەورە ئەم کتێبەیان بە دەرز وتوتەوە لە خزمەتیان بوون خوێندویان ئیمام زۆرێک لە ذیکرەکانی بۆ ئێمە باس کرد کاتێ لە خەو هەڵئەسی چۆن یەی بەرەو مزگەوت چۆن بەیانیانت بە ذیکر ئاوەدان ئەکەیتەوە لە دوای نوێژەکان چۆن ذیکر ئەخوێنی زۆر شتی بۆ باسکردن و بەیان کردین دواتر هاتە باسی ئەفضەلی ذیکر کە بریتێ لە قورئان فەرمووی یەک کتابی تایبەتی دانا کتابی تیلاوەتی قورئان خوێندنەوەی قورئان ئێمە بەرەو مانگی ڕەمەزان ئەڕۆین مانگی خوێندنەوەی قورئانە قەدەر وەهایە کە لە خزمەت ئەم باسەی ئیمامی نەوەویە بین کە ئیمام سەرەتاکەی بە محافەزە لەسەر قورئان بەشێک لە ژیانی تۆ بریتێ لە خزمەتی قورئان بەشێک لە ژیانی تۆ بریتێ لە خوێندنەوەی قورئان عەرزی کردین کە هەندێک لە پیاوە گەورەکان 40 شەو جارێک مانگی جارێک دە ڕۆژ جارێک هەموو ڕۆژێک ختمی قورئانیان ئەکرد و سەردی زۆرێک لەوانەی بۆ باس کردین ئەفەرمێ هەندێک لە زانایان بە کەراهەتیان زانیوە کە ختم بکرێت لە شەو ڕۆژێکە فەرمویانە لە 3 شەو و 3 ڕۆژ کەمتر ختمی قورئان باش نییە زۆر لە زاناکان کردویانە بەڵام هەندێک ئەمەیان فەرمووە دلیلیان چییە لەسەر ئەمە ئەفەرمێ ئەو قسەی کە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص ئەفەرمێ پێغەمبەریان صلى الله عليه وسلم فەرمووی لا يفقه من قرأ القرآن في أقل من 3 کەسێک لە 3 کەمتر قورئان بخوێنێ لە 3 ڕۆژ لە 3 شەو کەمتر ئەوە فقهی قورئانی نەکردو لە قورئان تێنەگەیشتووە طبعا ئەم فەرمایشتە لە کتێبەکانی ترە زۆر قسەی لەسەر کراوە ئەفەرمون هەندێک عەبدی خەواس هەن خوای گەورە بەرەکەت دەخاتە کاتەکانەوە لە 3 کەمتریش ئەتوان ختمی قورئان کەن و فقهیشان هەبێ بەرامبەری بەڵام بە عامی ئومەت لە 3 ڕۆژ کەمتر ئەگەر ختمی قورئانی کردواتە ڕۆژان 10 جوز زیاتر وای لێکە کە فقهی بۆ قورئان کەمتر بێ بەڵام ئەگەر کەسێ خوای گەورە توانە و تاقەی دایەوە بەرەکەتی خستە کاتەکەیەوە ئەو کاتە ئەتوانێت زیاتر لەوە ختمی قورئانیش بکە بەڵام کەی دەستیان پێ کردووە کەی کۆتاییان پێهێناوە کاتەکە زۆر گرنگە وەلەمای کۆن زۆر ئیهتیمامیان بە کاتی دەستپێکردن و کۆتایی ختم داوە فرمویانە أما وقت الابتداء والختم فهو إلى خبرة القارئ أفرمي بو خبري قارئ كخوي أقرأتوا لكيو دس بيك يا لكيو كتاي بيني يا بولاي خيرة القارئ جوري قارئ كان قريوانا لكيو دس بيك كان شون أفرمي أوانيك الحفتيك همو ختم القرآن ينكردوا هاويني إمام عثمان رضا ورحمة خواه ليه هميشه شوي جمعة دسي كردو بختمك إيواري بينشم طاوي كردو شەوی جومعان دەستی کردو بە ختمی قورئان وردە خەریک بوو لە خزمەتیە بۆ شەوی پێنجشەممە ختمەکەی تەواو کردووە ئەبوو حامدی غێزالی لە ئیحیا علوم الدینە ئەفەرمێ ئیمامی نەوەوی لێوەی نەقڵەکە ئەفەرمێ ئەفضل وایە ختم لە شەوا بکرێ ختمێکت هەبێ لە شەوا تەواویکەی ختمێک هەبێ لە ڕۆژە تەواویکەی واتە لە یەک کاتا تۆ 2 ختمە هەبێ دانێکیان بە شەوا بخوێنی دانێکیان بە ڕۆژە بخوێنی دانێکیان لە شەوا تەواوکە یان ئەگەر هەر یەک ختمیش خوێن جارێ لە شەوا ختمەکە تەواوکە جارێ لە ڕۆژە ختمەکە تەواوکە ئەفەرمێ
ئەوەی کە لە ڕۆژە تاویەکەی وا باشترە ڕۆژانی دووشەممە بێت لە دوای نوێژی بەیانیەوە ڕۆژانی دووشەممە لە دوای نوێژی بەیانی کۆتای ختمەکەت بێ یان لە دواترەوە بێ ئەفەرمێ ختمی شەویشت با شەوی جومعە بێت لە دوای نوێژی مەغریبەوە زۆر زۆر بەرەکەتە ئەو کاتە یان لە دواترەوە بۆ چونکەوە بۆ ڕۆژی تازە تۆ ختمێکی تازە دەست پێ کردبێ ئەبوو داود بۆمان ڕێوایەتەکە لە عەمری کوڕی موڕەی تابعیەوە کە فەرموویەتی كانوا يحبون يختم القرآن من أول الليل أو من أول النهار هميشه أصحاب وان بيخوش بوو حەزیانە کرد لە ئەوەڵی ڕۆژ یا ئەوەڵی شەو لەو کاتە ختمەکەی قورئان تەواوکەن یعنی یا بەرەبەیان تەواویکەن یا سەر لە ئێوارە لە دوای عەسرەوە تەواویکەن یا لە دوای نوێژی ئێوارەوە طەلحە بۆمان ئەگێڕێتەوە أفرمي من ختم القرآن أية ساعة كانت من النهار صلت عليه الملائكة حتى يمسي بوان أكرد سر أمتشيبو طلحة بمان أجرته أفرمي رأيا أوابو يا وان بيجيشتبو هر كسيك ختمك قرآن كانت لهر ساعتك الرجع كردي حتى إيواري بسرية ملائكة صلواتي ليأدن أجر هر ساعتك شو ختم قرآن كر حتى وكو بياني ليه أو ملائكة صلواتي لسلي أدن بوي حزيان أكل لأولي ساعات وختمك بكن بوي حتى إيوار ملائكة صلوات يعني أبدا يا أولي الشو بوي حتى بياني ملائكة صلوات لدي داري أمان بدن صلواتي ملائكة بمعنى رحمة بزي خوايات بسر أو كسيا سعد كريبي وقاص بمن أجارته أفرمي إذا وافق ختم القرآن أول الليل صلت عليه الملائكة حتى يصبح روايتك سعد بمن أجارته أفرمي هركس موافقي ختمكي كابو سرتاي الروج حتى وكو شو سرتاي الشو حتى وكو بربيان أو ملائكة صلواتي لأدن أجر لأخير شويش طواوي كرد أو حتى وكو روجي دوهم كيته والشو أفرمي بردوام ملائكة صلواتي لأدن واتا وقتی تەواوکردنی ختم ئەبێ بگەڕێن بە دوای وەقتی مناسبە وەقتی دەستپێکردنیش بگەڕێن بە دوای وەقتی مناسبە یەکێک لە باوڵێن لە سونەتە فەرامۆشەکان لە دەرس و دەورە لە کار و کەسابەتە لە سەفەرە لە خوێندنی قورئانە لە هەر کارێکی گرنگە ئیبتیدا و ئینتیهای زۆر گرنگە کەی دەست پێ ئەەکەی کەی تەواویەکەی یعنی هەڵبژاردننی کاتی گونجاو و پڕبەرەکەتی ئەەکە هەڵبژاردننی کاتی گونجاو و پڕبەرەکەتی ئەەکە بنمونە وەختی خۆی لە مەلایەتیە کاتێکە فەقێ دەستی ئەکرد بە خوێندنی کتێب هەمیشە ئەیانویست یەکشەممان دەست پێ بکە حەزیان نەکرد یەکشەممان دەست پێ بکە چوارشەممان تەواویکە ئەیان فەرموو هەر کەسێ غێری ئەو ڕۆژانە دەست پێ بکە کتێبەکەی پێ تەواو ناکرێ بەینەما تەواویش ئەبوو کتێبەکە تەنها بۆ هاندان بوو بۆ ئیلتیزام بە وەقتەوە بۆیە جاری وا هەبوو فەقێیەک مەسەلەن ئەگەر سێشەمە کتێبێکی تەواو کردایە یا چوارشەمە تەواوی کردایە ئەو پێنجشەمە دەرسی نەخوێن جمعەش دەرسی نەخوێن هەر خۆی دەرز نەبوو شەمەش نەخوێن یەکشەمە دەرسی تازی دەست پێ کرد بۆیە دائیمە ئیبتیدا و ئینتیها لە کارەکانە گرنگە بەتایبەتی هەندێک لە زانایان هاتوون زۆر هەوڵیان داوە دووشەممان و پێنجشەممان سەرەتا و ئینتیهای کاریان بێت چونکە ئەعمالی ئینسان بەرزە بێتەوە لەو دوو کات هاتوون لە دووشەممانە کارێکیان دەست پێ کرد لە پێنجشەممانە تەواویان کردووە یان هەر کاتێک حتى لمسألة الزواج سيركي لولاتي خومانا مدتي زور ابتداء وانتهاء ديارو يعني كسيك اگر بيست الزواج دست بيبكا حولي أدا لبين شمانا إلا زواجي بكرده هو كاركي چی بو يعني خو سرق لپشتي او هبو اوج او بو او جورك ولا جوركان عبادة للروجي كي فضيلتها برس كريتو والله دواتر ورده ودام عادة لنا ما نكالبو ونما ام جوري لخني قرآن زور بركة دار أبي کاتێکت هەبێ هەمیشە لەو کاتە بیر لە ختمەکەی قورئانت ئەزانی ئەوە ڕۆژی دەست پێکردنە ئەوە ڕۆژی ئینتیهایە هەمیشە هەوڵ ئەدەی لەو کاتە ختمەکانە بزانی دەست پێ بکەیتەوە یاکو کۆتا پێبێنی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانمان لێ قبوڵ کە قورئانی پیرۆز بکەرە چرای ڕووناکی دڵمان یا ئیلاهی قورئانی پیرۆز بکەرە چرای ڕووناکی ماڵەکانمان یا ڕەبی خوایە ئەم قورئانە پیرۆزت بکەرە شەفاعەتکاری ڕۆژی مەحشەرمان بكرة أنيسها والمن لنا وقور كان معنا يا رب العالمين يا ربي خويا بهوي قرآن ولا بهشتا برزمان كروا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين
خۆی گەور لە گوناهی منیشتی ئەوش بوورێ خۆ لەمان قبول کە